يا الله يا الله قربان يا رحمة اللي بخير كمان كجيبوا لي أفوض أمري إلى الله إن الله. السلام عليكم. عليكم السلام. باشی براکەم. باش قوربان گیان. كازادي بچنه چی؟ 3000 قوربان گیان. 1500 باشه. قوربان گیان بۆچی خۆم پاز نییە 2000 فەرم سەرکەوە. يلا ناخذ بين. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بي قوربان گیان. سپاس براگەن. يا الله يا الله قربان يا رحمة اللي بخير كمان كجيبوا لي والله قوربان گیان چەند ڕۆژێکە توش سەرگەش خواردم بوو مەڕاستنەوە کارەکەی ئەوەیە. بۆ ناچێت دکتۆری بۆ ناچێت نەخۆشخانەیە. کورە دکتۆری چیم ڕۆژە لایەش دکتۆری بێ 3-4 ساعت سەرە بگرین لە کار و کەسابەت دەچی ئەمە چێڵی سەرەیەکە نووسی لای دکتۆرێک ڕاستنەوە لەبەرەوە کارانە ناچم. ئەی کاکە دیارە ئۆنلاین کلینیکی سمارت نەبیستوە. چی لاین کلینیک؟ ئۆنلاین کلینیک. ئۆنلاین کلینیک چیە؟ ئەوە نییە کە لە بازاڕ ڕاشتەکڕی توی فرۆشیت؟ نا کاکە ئەوە نیە دیارە نەتزانی وەلا با بۆت باس بکەم. فەرموو. براگەن ئۆنلاین کلینیکی سمارت خزمەتگوزارێکی نوێی تاوەری تەندروستی سمارتە. تۆ لە ماڵەوە لەوانەیە دەرمانێک کتەبێ لێی نەزانی یا کۆمەڵی نیشانی نەخۆشیت هەبێ یا پشکنینێک کتەبێ پێویست بە ڕاوێژی پزیشک بێ. دوایەوەی ئەپی سمارت دابەزان ڕاوێژ لەگەڵ پزیشکە گشتەکانی ئەوێدا ئەکەی. ئەگەر ڕێنموێنیت پێویست بێ ڕێنموێنیتەکەن ئەگەر پێویست بڕۆی بۆ لای پزیشکی پسپۆر ئەدنێن بۆ لای پزیشکی پسپۆر لە هەر کوێیەکی کوردستانی لە دەروی کوردستانیشبی ئەتوانی پەیوەندیان لەگەڵا بکەی. باشە قوربان گیان دوو پرسیارمانەیە. فەرموو. پرسیاری یەکەم ئەوەیە ئەو کەسێک کە جوابی پەیوەندیەکانەیەتەوە خۆیر دکتۆرە؟ بەڵێ پزیشکی گشتیە. باشە پرسیاری دوم ئەوە یانە لە ناو کوردستانیان لە دەروی کوردستانیان لە دەروی وڵات بێت توانین پەیوەندیان پێ جواب بدەنەوانێ لە هەر کوێیەکی ئەم سەرزەمینی بۆ مەرجێ ئەپی سمارت دابەزێنی ئەتوانی پەیوەندیان لەگەڵا بکەی. زۆر باشە بۆی ئەڵەن سمال وەشەرخانە بێگومان وەرچەرخانە. سمارت وەرچەرخانە.